دوای نزیکەی ساڵێک تێپەڕبوون بەسەر ڕووداوی کوشتنی دوو مامۆستاکەی زانکۆی سڵاحەدین بە ناوەکانی دکتۆر ئیدریس حەمەخان و دکتۆر کاوان ئیسماعیل تا ئێستا هیچ بڕیارێکی یەکلاکەرەوە لە دادگای هەولێر بۆ بووکوژی دوو مامۆستاکە دەرنەچووە. ئەمڕۆ شەشەمین دانیشتنی دادگا بەڕێوەچوو، بەڵام ئەم جارشیان وەک دانیشتنەکەی ڕابردوو بە بیانووی جیاجیا بۆ کاتێکی دیکە دواخرا. خانەوادەی دکتۆر ئیدریس حەمەخان لە بەردەم دادگای هەولێر ئەوەیان ئاشکرا کرد باوکی تۆمەتبار بەر لە ڕووداوەکە پەیوەندی با دکتۆر ئیدریس حەمەخانەوە کردووە و هەڕەشەی کوشتنی لێکردووە. وتیشیان بە هیچ شێوەیەک لە حەقی خۆمان خۆش نابین و تۆڵەی خوێن بە خوێن دەکەینەوە. ئێمە وەک بنەماڵەی دکتۆر ئیدریس ئەمانەوێت ئەم ڕاستیانە بخەینە ڕوو. باوکی تاوانبار ماوەیەک پێش ئەنجامدانی تاوانەکە پەیوەندی تەلەفۆنی کردووە بە دکتۆرە ئیدریسەوە و بە ناوی بنەماڵەی بارزانی هەڕەشەی کوشتنی لێ کردووە. دوجار لە ڕێگەی کوڕە تاوانبارەکەیەوە هەڕەشەکەی جێبەجێ کردووە. دوابەدای تاوانەکە باوکی 8 مانگ دەستگیر کراوە. ئێمە بۆ ماوەیەکی زۆر ئاراممان گرت لەبەر ڕێزی عەشیرەت و خزم و کەسوکارمان لە عەشیرەتی چوچانی کە داوایان لێ کردبووین ئەگەرنا هەر لە سەرتاوە ئەمانزانی یاسا ناتوانێت ڕێکاری خۆی بگرێتە بەر. بۆیە هەموو لایەک ئاگادارەکەینەوە کە بە هیچ شێوەیەک لە حەقی خۆمان خۆش نابین لە ڕێگەی شەرعی خودداوە تۆڵاکەینەوە خوێن بە خوێن. لەلایەکی تریشەوە خوشکی دکتۆر ئیدریس باز لەوە دەکات تاوانەکە بە ڕۆژی ڕووناک ئەنجام دراوە لە ڕێگەی دواخستنی دانیشتنەکانی دادگاوە یاری بەکات دەکرێت. ئەم جارش بە بیانووی ئەوەی ئاسایش نەیتوانیوە تۆمەتبار بهێنێتە بەردەم دادگایەکە دواخرا. زۆر بێمانایە زۆر دوو لە واقعەوە. ئەمە بۆ جاری سێمیش ئەڵێت وەڵا ئەمڕۆ ناتوانین ئامادەبین تاوانبارەکە بێنین بۆ دادگا لەبەرەوەی لێرە ئەمڕۆ ئاسایش مەشغوڵە تو ئەنای ڕێخستنی ئەوەی نییە کە تاوانبار بێنێ بۆ دادگا. ئەمەش بەڕاستی هەمووی دیارە هەموو خەڵکی کوردستانی ژەزانێ و تاوانێکی ئاوا ئاشکرا و ڕوون هیچ پێویستی بە دادگایەکی بەو شێوە دوور درێژە و بۆ خاندنی ماوەی ساڵێک ناخێت. ساڵێک بەر لە ئێستا لەلایەن قوتابیەکی زانکۆی سۆرانەوە لە شاری هەولێر هێرشکرایە سەردوو مامۆستای زانکۆی سڵاحەدین و هەردووچیان کوژران دوای تێپەڕبوونی ساڵێک و دەستگیرکردنی تۆمەتبارەکە. بەڵام تا ئێستا هیچ بڕیارێکی یەکلاکەرەوەی دادگا لە هەمبەر ئەم دۆسیەیە دەرنەچووە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.